ئەم کاتتان باش. هەر وەک دەزانن ئێستا ناوچەکە ئەندە ڕووداوی زۆر ناخۆش ڕوویداوە لەو ناوچە لە عێراق و لە هەرێمی کوردستان و ئێمە بە نیگەرانیەکی زۆرەوە سەیری ئەو ڕووداوانە دەکەین کە ئێستا لەو ناوچە ڕوودەدەن. ئەو گرژی و توندوتیژی لە ناوچەکەدا هەیە، ناوچەکەی بۆ کێشێکی نائارام و ناسەقامگیری دروست کردووە و ئێمە هەموو هەوڵێک دەدەین ئەوەی توانیمانە ئەوەی دەتوانین کردوومانە و دەیکەین بۆ ئەوەی لەگەڵ هەموو لایەنەکان بارودۆخەکە بەرەو هێوری بڕوات و ئارامی و سەقامگیری بگەڕێتەوە بۆ ناوچەکە. بەڵام ئەرکی هەر لە پێشینەی ئێمە پاراستنی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانە و هەموو هەوڵێکیش دەدەین بۆ ئەوەی هەرێمی کوردستان تێکەڵی ئەو کێشانە نەبێت و ئەو گرژی و توندوتیژیانە بەرەو کۆتایی بڕۆن. ئەوەی ئەتوانین دەیکەین و لەگەڵ هەموو لایەنەکانیش لە پەیوەندی بەردەوامدا دەبین و دەمەوێت خەڵکی کوردستان دڵنیا بکەمەوە کە ئەوەی لە تواناماندا بێت دەیکەین بۆ ئەوەی کوردستان هەر پارێزراو بمێنێت. زۆر